وڵی خۆشە کەیفی خۆتانە هیژن بێ نازام کێ بێ من هەرێ خۆم. شەقامی بەردەکی سەرا داخراوە بە بۆنەی یادی 241 ساڵەی سلێمانیەوە لێرە ئاهەنگێکی بەرفراوان بەڕێوە دەچێت خەڵکی زۆر هاتۆتە ئێرە ئەوەی کە بینن ژماری زۆر لا خواردنگە و ئەو شوێنانی کە کاری دەستین لێرە ئەمڕۆ نمایش دەکرێن و خواردنی بەلەزەتی بە دەستوری سلێمانیانی لێرە برنجی ڕووبە هەناری لێیە لەگەڵ چمە ژوورەوە سڵاو لێ بێ چیتان هەیە ئەمڕۆ؟ وەڵا برنجی ڕووبەنارمان هەیە بە برنجی دەنگ درێژ لەگەڵ برنجی دەنگ خڕیش بەدەنگ درێژەکە بینم بەڕاست؟ وەڵڵا وڵی چکە خەڵکەکە سوای لە تۆ کە حەزی لە دەنگ درێژ و حەزی لە هەیە کە حەزی لە خڕەوەی ترام لە بەرەوتمان با بە هەردوو شێوازەکەمان بێت چێژەکەی چۆن؟ وەڵا زۆر خۆش دەرەجێک بە ڕووبەهەناری کوردیەوە دەمە ڕووبەهەناری ماڵی خۆمان یایم بەدەستی خۆم کڕمە بە شەربەت پشتم پێوەی شکاوە چەند ساعتە پێچوو بەخوا زۆرمان پێچوو ئەرە بەخوا زۆر هەنارێ هەڵوەرات خوازام 18 دانە ئەبوو ئەوەنەی بیر بازام 18 دانە بوو هەڵم نەوەران نانانا بەدەستینەوە نەم کردووە بە بەدەستی خاڵی بەس من هەڵم نەوەران بەس کردم بە شەربەت خۆ زیاتر حەزە لە چ شتێکە لە سلێمانیە؟ وەڵا سلێمانی سروشتەکەی بە تایبەتی شاخی گۆیژە ئەوە یەکێکە لە عین لە خۆشین شوێنەکانی سلێمانی بەلامەوە یعنی ها زۆر ئارامە یعنی ها کەچیتەوە بڵی جەوێکی ترە یعنی ها مشکل سافە بە خواردن وەڵا هەمووی چی زۆرە خۆی؟ وەڵای براخی گەڵامێ و یەکێکە لەو شتانی کە زۆر زۆر حەزم لێت ئەمریکەکە لەو پیاوانەی کە ئەڵێ حەزم لە یاپراخە نازانم خەڵک بۆ چی نازانم شتێکی سەیرە خاتۆن ڕەگەزیان بۆ خواردنیش داناوە ئەڵە ژنانەیە وەڵای ئەو قسانە ڕەبت نازانم سەیرم لەو قسانەیە ڕەگەز بۆچی بۆ خواردن دامرێت وەڵای خۆشە کەیفی خۆتانە هیژن بێ نازانم کێ بێ من هەرێ خۆم ئەوە کێشەی من نییە بۆ دن کە پاق لێوە بە لەزەت سوێریش تۆزێ زۆر بەس زۆر چەور بێت بەکەرە دەستەکانە خۆش سپاس بۆ تۆ بەڵێ ئەمە یەکێکە لەو شوێنانی کە خواردنی کوردەوەی داناوە چەندانی دیکە دانراوە لێرە کفتەی لێ کوبەی لێ ئەنوا و ئەشکاڵ بە شەربەتی هەنار و چەندانی تۆگاوکارمێنەکان بجێتەوە قەرەباڵغێشی زۆر هەیە هاوڵاتیشی زۆر ئەمڕۆ هاتوونەتە ئێرە تاوەکو لێرە بەشداری ئەم یادە بکەن کە تیایدا وردە تابێ قەرەباڵغترە بێ شەقامەکە داخراوە دوێنێ شەو بەرەبەرەتیا شوێ سلێمانی ڕایگەیاند کە لێرە ئەمان شەقامەکە داخرا بە بۆنی بەڕێوەچوونی یادی سلێمانی سڵاوتان لێبێ هەنار هەڵەوەرێنی چیتان هەیە؟ وڵا شەربەتی هەناری هەڵەبجەمانەیە هەناری هەڵەبجەمانەیە هەناری شەربەتی هەنار بە لیمۆ بە نعنامانەیە ئەسڵ داهێنانە؟ ئەوە داهێنانی خۆمە چۆن دەرچوو خۆش دەرچووە؟ وڵایی ئێساوەکو حازر بوون حازر وانیش ماشەڵا نایڵن ژینا ئێستا حازرێکم بەس تۆزێکە وەرەوە حازرە بێت دوای سەرێ لێ ئێمەوە بەڵێ ئەوەی کە هەیە لە هەڵەبجەوە هەناریان هێناوە و لێرەیکەن بە شەربەت و قەرەباڵغێکە تابێ زیاتر و زیاتر ئەبێکە خەڵکێکی زۆر لێرێ بە شیرینی بە خواردنی کوردەواری کە چەندانی دیکەی تایە هاوڵاتیان زۆرێکیان جلی کوردیان لەبەر کردووە تاوەکو لەم ڕۆژەکەیان تایبەتتر بەبێ یادی شارەکەیان بەرز ڕابگرن کە ئەمڕۆ سلێمانی تەمەنی ئەوێ بە 241 ساڵ کە لە زۆر شوێنی سلێمانیدا ئاهەنگ بە بۆنەی یادی سلێمانیەوە دەژێردرێ کە ئەم ڕۆژە بەرز ڕابگرن کە زیاتر خواردنە کوردەواریەکان دانراوە لە تشەمەنیات و زۆر بابەتی دیکەی لێیە ئەوەی کە هەیە کە هاوڵاتیانیانێت لەم ڕۆژی هەینیەدا تێستی و خوارە تایبەتانە بکەن تاوەکو کاتەکانیان لێرە بەسەر بەرن و لە چەند شوێنێکی دیکەش بە هەمان شێوە یادی سلێمانی بەرز ڕاگیرێ بۆیە چەند ڕۆژێ بەردەوام دەبێت یادەکان ئەوەی کە هەیە بەڵام ئەمڕۆ لە بەردەچی سەرای شاری سلێمانی ئاهەنگی گۆرانی موزیک بەڕێوە دەچێت و خواردنی کوردەواریشی لێو تا شەو لێرە شای و لۆغانە بێت.